خۆتان لێبێ من ئەمڕۆ هاتوومەتە سپیلک لەگەڵ وەرزی بەهار سروشتیش دنیایەک بەرهەمی جۆرا و جۆرمان پێشکەشەکات ئەم ڕێواسی بەدەستی منەوەی بینن ئەم بەیانی لی کراوەتەوە ڕێواسێکی تازە لێرە جوتیاران لە شاخەکانی کوردستانەوە کاتژمێر 2 شەو ئەچن بۆ لێکردنەوەی ڕێواس و چەندین جۆری گیا و گیابەهاریەکانی دیکەش لە سپیلک ئەیهێن و ئەیفرۆشنەوە تا بازرگانان لە هەولێر و لە سلێمانی و لە دوهۆک لێرە لێیانەکردنەوە من ئەمڕۆ لەگەڵ یانە بم بزانم کاتژمێر چەند دەستیان پێ کردووە و نرخی بەچەنە لێرە و دواتر لە ناو شار بەچەنە فرۆشرێتەوە و ئەو بەرهەمەی کە ئەمڕۆ دەستیان کەوتووە تا چەندێک ئەمێنێتەوە یان بڵین ئەم بەرهەمە چونکە وەرزیە ماوەیەکی کەم ئەمێنێتەوە لە بازاڕەکان خواستی هاوڵاتیانیشی زۆر لەسرە لەگەڵ مامن بەو پێی گیابەهاریەکان یاخود و میوە خۆرسکانی هەیە لە چیاکانی کوردستان وەرزیە و زۆر کەمە ماوەکەی بۆیە هاوڵاتیان خواستێکی زۆریان هەیە بۆی لێرەش ڕۆژانە لە سپیل خەڵکێکی زۆریەت یاخود بڵێن فرۆشیارێکی زۆریەت لێرە لەو کەسانەی ئەکڕن کە لە چیاکان لێیان کردوتەوە و لە بەیانێکی زۆر هێناوێنەتە ئێرە من لای یەکێک لەو کەسانە بزانم ئەوان سڵاو لە بە کاک زوبێر ئێوە هەموو ڕۆژێنە ئێرە بۆ کڕینی ئەم میوە و گەڵا و سەوزانی کە لێرە هەیە بەڵێ هەموو ڕۆژ دێنێرکانە بڵێ باشە چۆنەی بنەوە بۆ ئەوێ لە ڕەمەزانە ئەرکەکان قورستر نییە لە ڕەمەزانە بەخۆی دوای عەسران ئێستا ئەو کاتانە دەگاتە ئێرە ئەمە دەکڕینەوە هەتا دەچینەوە هەولێرە دەبێتە سەعات دەوری 2-3 ئەو کاتە لە جادە ئەفرۆشین ئێوە لە هەولێرەوە هاتوون لێرەی کڕن لەکوێ تریشەوەیان لە شوێنەکانی تریش دێن لە سلەیمانی دێ لە دهۆک دێ لە ئاکرێ دێ لە هەموو شوێنەکان دێ باشە لێرە چەند جۆر گیابەهاریەکان هەیە بێجگە لە ڕێواز ئێمە وەکو بەس تەنها ڕێواز ئەکڕین برێن بەس کەنگری لێیە کاردی لێیە سلێرچی لێیە ئەوانە هەمووی گیابەهار هەندرێشەی لێیە سۆریازەیە ئەیتر زۆرە گیابەهاریەکان دەستان خۆش بێ زۆر سپاس بابزانین ئەو کەسانی کە لێرە چون لیان کردوتەوە لە چیاکانەوانەڵێن چی شارەزایی ئەوانی بەڵام تۆ شارەزایی باشە هەبوو لەوەیە باشە الحەمدولیلا کردو پێشتر لە بەڵێ بەڵێ خۆم لێم کردوتەوە پێشتر بەڵێ ئەرکێکی قورسەوە نیە زۆریش هەر زۆریش قورسە هەر چەندێک بێ شایەنێتی ئەگەر بۆ ئەوانە بە چەند بیکردن شایەنێتی بەڵام ئیتر سعرە بەدەست من نییە سعری لۆ زیاد کەم ڕۆژانە ئەلێرە سعر دیار ڕاستە دەستان خۆش بێ من ناتوانم سعر دیاری بکەم ئیتر جەماعەت ئەوە ئەڵێ لێرە بە 1000 لێمانەکڕن لە هەولێر بە 5 ئەمە بە پێی ڕۆژ ئەگۆڕێ عەرزی جەنابەت کەم لۆ سعرەکەی ئەو برادەرەی باشە بیدایەتی کە هات لێرە بە 3000 ڕوبعەکیان بەمە ئەفرۆش و بەبەریشمان نەئەکەوت نێیان پێیان زۆر کەم بوو پێیان نەفرۆشتین دواتر وردە بە پێی ئەوەی کە خەڵکەکە زۆر ڕووی تێکرد و ڕێواسەکە وردە زیاد بوو بە پێی ڕۆژ سعر دابەزی ئێمەش سعرمان دابەزاندووە بەڵێ ڕاستە من لە هەولێر بە 5000 فرۆشتومە بە 6 فرۆشتومە بەڵام ئێستا بە 2000 دینار دەفرۆشم لە جادا لەوە ئەکڕم بە 1000 دینار من سیارەم پێیە بەنزینی خێرێکی کەمیە خێرێکی کەم خۆی کێلۆ 1000 دینارە بەڵام تۆ هەتا ئەو فەردە ئەگەیمتە هەولێر تقریبا 10 کیلۆ ئەڕوات وەکو بنزین وایە ئەوە ئێستا چەندی بمینێتەوە وەزنەکەی کەم دەکا ئەمە ئەو حسابش دەکەین ئەوەی هەر دەوەرێ ئەوەش وەزنی کەم دەکا ئەوە دێتەوە لێرە یانێر ئاوای کێشن و بای بڵێ ئەوای کێشین چەند کیلۆوی ئەوەندە پارەکەی ئەدەینێ ئەبین لە ڕێگا وەزنی دا ئەبەزی بمینێتەوە بۆ بەیانی وەزنی زیاتردا ئەبەزی ئەوەش حیسابە ئێمە حیسابی ئەوەشەکەین کە کێلۆی بە 2000 فرۆشم ئەگەر لەو 2000 500 دینار لۆ من دەمێنێتەوە تۆ ئەوە بە قەپان مەسەرەن فەردەی قەپان دەکا بە کاملی من کێلۆ ئەی فرۆشم تۆ لێمە کڕی لەوانەیە دانەیەک دوو دانە زیاد دانم لەسەر کیلۆیەکە ئەوەش لە وەزنی فەردەکە کەم خۆتانە ئەوە ئەم گیابەهاری و میوانە شایەنیەوەیە هەرچەنێکی پێبەی دەستان خۆش بێ زۆر سپاس. ئەچمە لە ئەو جوتیارانەی کە لە درەنگانێکی شەوە هەر ئەچن بۆ لێکردنەوەی ئەو گیابەهاریانە و بە تایبەتیش ڕێواز کاک هەڵگورچۆنی گوم لێ وت لە کاتژمێر 2 شەوە ڕۆن بۆ لێکردنەوەی
ئەم شەو دوو ڕۆشتون چەند کەس بوون؟ وڵا 8 نەفەر 8 نەفەر ئەی تاریک نییە و کاتە؟ بەرەوەڵە تارێکە بەس لە کاتە چیوە تۆ بگەینەوەی ڕۆناک داتە ڕێەکەی دوورە مەلا هەری لەو بەڕێکەوین هەتا عاجی و بەرە لەکوێ هەیە؟ وڵای لە منتیقی شپێرین بەردەبووک و ئەوانە منتیقی شتانیە شاخاویە لەوێ هەیە ئەو شاخانەی کە ڕێواسی لەکوێ؟ وڵای منتیقی گەرارەیە لای سیدەکانە زۆر شوێن هەنا بە پێ ڕۆن؟ لەوێ ڕێ سعاتێکی بە پیانە ڕۆن لەوێ کەکردن 1 کیلۆ 30 کیلۆی دینەوە بە کۆڵە پشت لە شتێک خۆرەدەی ینی ئەم هەموو ئەرکە لە کاژمێر دوی شۆ ئەڕۆن سعاتێکیش بە پێ ڕۆن ئەجا ئەگەر بتوانن فەردەیەک بێنەوە ئارێ وڵا هەرە توانای 40 کیلۆتە زیاتر میتوانین دەستدەین جێکە شاخاویە هەردێرە باشەوە ئەم ساڵ بەرهەمی ڕێواز زۆر بوو؟ بەرە زۆر زۆر پەیوەندی بەچیەوە هەیە چونکە تۆ جوتیاریە زانی شارەزای پەیوەندی بەچیەوە هەیە؟ سارێک نێرە سارێک پێرێمێ ئەو سارە نێرە ئەم ساڵ نێرە باشە بەوەیەوە باران هەبوو یان چی کە ئاوا بەرهەمی باران کم بوو بەس ناوچە شاخاکە سادا ڕێواز هەر شین دەبی لە بەس ساعتەکەی تشتانە ڕاستە باشە ئێوە جوتیارن ساڵانە ئەم کاراکەن لە چ شوێنێک ڕێواسەکەی زۆر بەتامترە خۆشترە؟ وڵی لە منتیقی تشتانان هەمووی ڕێواسەرەوە تایبەتی منتیقی عاجیومەرە کاک هەڵگوت ئیشێکی قورسە؟ زۆر ئیشەشگەلە قورسامە لەوێ ڕێ سعاتێکی بە کۆڵە پشت دەینینەوە هەلێش مشتری خۆ دەخستە شتێ بەتا لێ لێ بە 3000 4000 5000 فرۆشی لێرەش بازار لە مەوەرەی بمەتە ئێستا ئەوە لێرە بازاری ناوێت ئەی باش لێرە بە هەزار نییە بەچەند ئێستا تۆ بەچەند لێتەکردنەوە؟ وڵای ئێستا ئەودا هەزار لێکم بازاری نابە نابی ئەو هەموو ماندووبوونێ ئارێ وڵا وڵی گوێتان لێیە ئەم جوتیارانە چەند بە ماندووبوون و بە هیلاکی لە دوی شۆ ئەڕۆن بەو شاخە بە ینی بەرهەمی خۆماڵیشە ئەگەر هەرچەنێکی پێبین شایەنەتی ئەڵێ بە هەزاریش لێم ناکڕن ئەو پارەی کە تۆ لی پێیاکەی ماندوێتێکە دەرەکاتەوە؟ ناوەڵە دە ناکاتەوە بە سێزاوی بێکاری بێیشیە هەنەمەێ ڕاوەستی شۆرەی بکەینەوە باشە ئێوەش بەو زەحمەتیە لەکەنەوە و ڕێگریت لەکەن ئەو گفتکەی پێوە بیزت نادەن دەیبی تۆ شوێنێکی مەسترسیدارە تا دێەوە لە سەیتەرێک کەلیە بە لەوێش شوێنەکە هەموو ئەلغەمە شوێنێران و عێراقی ئەوان ئەو شوێنەیە هەموو ئەلغەمە و شاقکە هەردێرە و دێکی مەترسیدارە بەس پێ ناچارە نشتان ساخ بێ دەستان خۆش بێ ئیشاءالله خوارزتان بە بەم ڕۆمەزانە ماندووە بن دەستان خۆش بێت سپاس دەست خۆش هەر لە سپیل کاتێکە جوتیارانیان و بەرهەمەکانیان هێن لە شەوکە هێناوێن و لیان کردو تۆی فرۆشن لێرە چەند دوکانێک دانراوە لەسەر ڕێگەکە کە بەرهەمەکانیان لێکردنەوەی فرۆشنەوە بە هاوڵاتیان خوا بازارڕە بە باشی چ بەرهەمێکە هەیە چەند جۆر بەرهەمی بەهاری و هەیە؟ بەرهەمی بەهاری گەلێک زۆرە وچی ئێستا کەنگرن هەیە چەقە لە باوین هەیە هەلوکەی ترشن هەیە ئێستا کام و کامەت هەیە تۆ؟ ئێستا ڕێواسن هەیە ئەمە ڕێواسە سۆریازن هەیە ئەمە چییە؟ سۆریاز؟ ئەوە سۆریازە بەرێ سۆریاز چییە؟ سۆریاز ئاینە وچی کار دەخورێ ناو برنجەکرێ ناو ساواریەکرێ ئاواشە خوێ؟ ناوە ناخورێەوە بۆ؟ ئەوە بەس بلێ ئەندرێ وەچی کاردیا لە بڕێی زمانە بڕێت تفت و ئەوەیە تیژە برنجەکەش تامی خۆشەکە و سۆرەکە ناوی چی بوو؟ سۆریاز سۆریاز ئەی ئەویان چییە؟ ئەوە سلێرک پێرێن ئەوە سلێرک ئەویان چییە سلێر؟ ئەوە ئەتوانین لە ناو هێرکەڕونە بکەی گەلە خۆشە زەرد بکەیت لە ناو هێرکەڕونە بکەیت بۆنی وەم زانی وەکو کەوەر وایە بەس ئەوشن هەیە ئەینە وەکی کەوەری ئەمەژەر بۆ چێشت ئەویان چییە؟ ئەوە پێرێ هەندرێشە ئەوە هەندرێشی گەلێک گەلێک باشە ئەوە دەرمانە ئەوە بۆ بەڕێگەوەیە هەر ئاوا ئەخورەیان چۆن؟ ئاینە لوها خوێ بۆچی تەرەتولە و کەوەر ئەو شتان وەکو سەوزانی لێ ناندرێ ئەمە نا لێ ناندرێ ئەوە سەوزێ تیژەوە ئەوە زۆر زۆر باشەوە ئەمەش تیژە بەرێ چ جۆرەی دیکەت هەیە ئەو ڕێواسە فەرقی چییە؟ ئێستا پێیان وتم دوو جۆر هەیە ڕێواسی بەردی بەرێ ئەوە بەس یان لە بن خۆرێتی یان لە بن بەرداتەیە ینی ڕۆژی لێ نادا لەو ڕێوە ڕەنگی پێویست ناکە سپی بکرێ ئەو ڕێواسە یانی هەر ئاوا خوێ ئەشرێتەوە ئەخورێ ڕێواسەکە گەلە خۆشەوە دانەیەک بێنین
ئەوان گرانترە ئەوە گرانترە وتیان گرانترە ئێستا بە چەند ئاما کیلۆی ئەمە لێرە بە چارە بە فرۆشین تقریبان 4.5 وها بە جملەی 3 تا 3.5 ڕاستە باشە باشە ئەمە لێرە هەرزانترە تر نازانم لە ناو شار چۆنە لە ناو شار گرانەوەڵا گرانترە ئەوە هەمووی زۆر کورتەوە 2 ڕۆژ زیاتر خۆ ناکە ڕۆژێک 2 ڕۆژ لێرە بەڵام لە ماڵەوە زیاتر لە ماڵ بەڕاددا بنی زیاتر خۆکە ئەوەش عمری کورتە لێرە ئەوەش لێرە ڕۆژ نەفرۆش ئەی ئەوە چیە و پێ نەوتم ئەمەیان چییە بێرە شینکێ نافرێەوە شینک ئەی چییە بۆچی هەر جوانێت هەر لە جوانی بۆ ئاژەڵیش نابێ بابە ئاژەڵی زۆر باشە ئەمە ژەی کڕن ناوەڵاوە بین لەسەرێ فەردی ڕێواسەردا بۆی گەرماکە لینێ عازێکی پێ نەگەێنێ دەی باشە خوارزقتان با ئیشەڵا زۆر سپاس ئەوەی لێرە زۆر زۆرە بەرهەمێکی زۆری لێە ڕێواسە زۆرترینیان ڕێواسە باچمەلای و کەسانی تریش کە ڕێواسێکی زۆری کڕێەوە ئەیباتەوە بۆ ئەیبێتەوە بۆ کوێ ئەیبم بۆ هەولێر بەخێر بۆ هەولێر چۆنی کاکشێرزاد باشی زۆر سپاس ئەلێەوە هاتم بینیم بە دڵ و بەگیان کۆتە کردەوە ئەویست کامە باش بێەوە بەریتەوە بەری ئەرێ وڵا هەر بەخۆ ناڕوە ئەگەری باش نەبی ناڕۆ لە هەولێر سەرف نابی لێرە شەکرین و ئەبینە هەولێرێم دایبێتەوە هەولێر خەساری زۆرە بێ خەسار ئەرێ وڵا خەساری زۆرە بێ لە فەردە ئەگەر 30 کیلۆ دەربچی 5 کیلۆی خەساریە خواستی خەڵک چۆنە بۆ ڕێواز خواستی خەرک باشە وڵی ئێستا باش نییە ئێستا بەس پێش ئێستا باش بوو زۆر بووە بەرهەمەکە زۆر بووە بەرەمەکە زۆر بووە و بە پێوەی بەرەو گەرماشە چی خەرک باش ناکڕیت خۆت پێشترم ئیشە و کردووە کاکشێرزاد ئیشێکی چۆنە قورسیان وەڵی شەشی قۆرسە ئەرێ وەڵی شەشی قۆرسە جار وەیە 1 کیلۆمەتر بە پێیا دەبی بڕۆی و بێوەکن سیارێ ئەڵغەم و ئەو شتانەش لە نایەوی دی و مەسەل ئازارێکی زۆری بە حەقەت ئازارێکی زۆری تێدا و بۆماندیبوونێکی زۆرشی تێدا و ترسی ڕق مشتیواش لەلایە هەموو ڕۆژێک لەم ناوچێ لە سپیلک ئێوەیە نەیکردنەوەی بنەوە بۆ ناو شار هەموو ڕۆژێک وەڵای من هەموو ڕۆژێ نایم بە حەقەت من پێنجشەمە شەمووە بەس سێشەمی لێ بیستە دەێ سێشەم بازاری خۆش نییە بە عام بازاری خۆش نییە ئەوی دیکە ئەی لە ڕەمەزانە بازار چۆن بوو لە ڕەمەزانە باشە وەڵی پێش ئێستا باش بوو ئێستاش خەریکە لە ڕەمەزانە بازار باشە لە ڕەمەزانە باشە دەی خوارزقتان باو دەستان خۆش بێ زووبی بەرەوە تا خراپ نەبوو ئەرێ وەڵا ڕۆژێ لێدا خراپە ڕۆژەکە لێ باوانە ئەرێ وەڵا هەندێ ڕۆژ لێ دەرێت لەوێش زیاتر ڕۆژی لێدا ڕاستە کوچەوی خەرە ئەم ڕێواسی بەدەستی منەوەیە جوتیارێک وتی زۆر زۆر نایابە و زۆر بە زەحمەتیش دەستیان کەوتۆ چونکە پێوترێ ڕێواسی بنبەرد ئەمە بەرهەمی شاخەکانی کوردستانە ئەمە بەرهەمی خۆماڵی و وەرزی کوردستانە کە بەهار و سروشت بە ئێمەی بەخشیوە با ئێمەش هەمیشە ژیان دۆست بین با ئێمەش بتوانین بە نرخێکی باش لە جوتیارانی بکڕینەوە تا ئەرک و ماندووبوونی ئەوان لەبەر چاو بگرین بەو هیوایم کە هەمیشە ژیانتان تەندروست بێ و پڕ بێ لە خواردنی خۆماڵی و خواردنی سروشتی کوردستان تا بەرنامەیەکی دیکەی ژیان دۆستی هەمیشە لە خۆشییا بن ماڵەوە